بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. کاک سەمیر وەکو لە پێش ناوەڕاکە پرسیارم لێ کردی پەرلەمانتارێکی پێشوو یەکێتی و پەرلەمانتارێکی ئێستای پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت کە ڕەوا و حەقەکە داهاتی نەوت لە بودجەدا ئاماژەی پێ نەدرێت و باس نەکرێت چونکە گەر حکوومەتی عێراقی بەمە بزانێت پشکێرێمی کوردستان کەمەکاتەوە. ئەمە تا چەند منطقیە قسەیە؟ ئەگەر دەفتم بیتێ پێش وەڵامەکە یەک دوو ملاحەزە. یەکەم دواکەوتنی بودجە پاساوێکی لاوازە کە حکوومەت هەموو ساڵەگەی هێنێتەوە بە پاساوی ئەوەی لە ساحەفەکەی بەغدا ئقرار نەکراوە بودجە لە بەغا ئقرار نەکراوە بەو پاساوە دوایەقا. لە ڕاستیە بودجە خەمڕاندنە، بودجە متحقق نییە، متحقق لە حساباتی ختامیە دەرەکەوێ ئایا بەدی هاتووە بەدەست هاتووە یان نا. ئەمە حکوومەت لە پلانەکە ئەڵێ بە تەمام ئەم ساڵ لە ساڵی با بڵێن 2013 داهاتم بکەم بەوەندە. ئەمە پلانە وە خەمڕاندنە. سروشتیە لە مانگی 11 ئەم بودجەیە بنێرێ ئەی خەمڵێنێ بودجەی لە ساحەفەکەی بەغا. ئێمە لە بەغا جێگیری سەرۆکی پەرلەمانمان هەیە، جێگیری سەرۆکی حکوومەتمان هەیە، لەناو وەزارەتی دارایی بریکاری وەزارەتی داراییمان هەیە و لەوێش خەڵکمان هەیە. اینجا لێرەوە وەزارەتی دارایی لێرەوە تەنسیقەکە لەگەڵ وەزارەتی دارایی بەغادا حسابات ئەبا بۆ ئەوێ لە پێش مانگی حوتەوە. هەموو ئەوانە بە خەمڕاندن دەتوانێت تەخمینی کە بەشە لە ساحەفەی کوردستان لە ساڵی بە خەمڕاندن هەمووی خەمڕاندنە لە ساحەفەی کوردستان لە ساڵی 2013 ئەوەندەیە و داهاتی ناخۆشم ئەوەندەیە. ئەمەدا خەرجەکانیشم بەم شێو شکڵە ئیدارەیەکەم لەبەرەوە پاساوێکی ئێجگار لاوازە بەغا هەموو جارێکە کرێ بەو ئەلاگەی تاوانەکانی پیا هەڵەواسرێ وەشتەکانی پێ حەشارە درێ. ئەم لە پشت ئەم پاساوە چی هەیە؟ هەر ئەوەی پێ دەڵێم لە پێش ئەم پاساوە بودجە دواکەوێت. تەبێ لە مانگی 12 جەردە سەنەوی هەیە ئیقافی سەرفەکرێ یەک لەسەر 12 سەرفەکرێ. ئەمە لێ حسایی بۆ بکە ئاچێتە مانگی دوایمە لە پار لە مانگی 5 و 6 ئێمە قەراری بودجەمان کردووە. واتە 6 مانگی یەکەم بێجگە لە ڕەواتب بێجگە لە تعویزاتی مۆزەفین حەچی تر بێجگە یەک لەسەر 12 سەرف نەکراوە لەینەکە. ئەمانە ئەم پارانە کۆ ئەبێتەوە. دوایی چی لێ ئەمە تەبیسە دوایی ئەمە سەر مناقەشەی حساباتی ختامی کە چۆن ئەمانە سەرف بووە. لەبەرەوە ئێمە یەکێک لە مشکلاتی هەرە گەورە هەموو جارێک حکوومەتی هەرێم هەڵ ئەسێ بە پاساوی بەغا بە دواخستنی ئەم بودجەیە لەولاوە لەسەر بازارەکەوێ هەڵاوسان دروستە بێ، گرانی دروستە بێ، مەشاکلی ترمان بۆ دروستە بێ. بەشی دووەمی بەحسی بودجە تەبیعی کە حەمەدلێر بەحسی بودجەی تەشغیلی موچەوانە. بودجەی تەشغیلی ئێمە 6 حەقلمان هەیە لەگەڵ بودجەی استثماریە. من عەرزی کە پێکەوە دراسی حساباتی ختامیمان کرد. حکوومەت خۆی ئەڵێ بودجەی استثماری کە ساڵی 2011 4 تریلیۆن و 700 میلیارد دینار بووە. بودجەی استثماری لە ساڵ 49 صرف کردووە، واتە لە ساڵ 51 صرف نەکردووە. بە ئەم صرف نەکرد نزیکەی 2 تریلیۆن و تقریبا 500 میلیارد دینارەکە صرف نەبووە. ئەم 2 تریلیۆنە لە مدەورە لە بودجەی 2012 تەحویل نەبووە نەهاتوەتەوە ناو بودجەی 2012 بڵێ لە 2011 لەبەرەوەی لەبەر باران لەبەر زروفی سیاسی لەبەر زروفی جەوی نەمتوانی پرۆژە ئیستیسماریەکانی خۆم تەنفیز بکەم 2 تریلیۆن و 500 میلیارد ماوەتەوە ئەی خەمە سەر بودجەی 2012. واتە ئەو پارەیە دیار نییە؟ دیار نییە لە ڕووی حسابی دوای ژێم چکە لە حساباتی ختامیەکەم لەبەرەوە بودجە ئیستیسماریەکەش کە ئاماژەم پێکرد کە سێکتەری کشتتوکاڵیە، سێکتەری تەربەویە، سێکتەرەکانی ترە سناعی هەمووانە پێوانە دیارن خۆی حکوومەت دەڵێن ئەمە قسەی من نییە من خەمڵاتن. ئەنجا لێکێک لە مشکلات نەیوتوە لە حساباتی ختامیان من 2 تریلیۆن و نیوم صرف نەکرد 2 تریلیۆن و 500 میلیارد صرف نەکرد. کامە خەسەقانە بۆ دروست نەکرابووم لە کام شوێن بوو، کامە مەکتەب بوو، کامە پرۆژە بوو بۆ مجەبێجە نەکرا، هیچ کەم لەوانەی بۆ ئێمە نەکردووە. یەمە سەر بودجە تەشغیلی بۆ زۆرە کاک هاوار ئاماژەی بەوە کرد کاکە لە هەموو دنیادا لە ئەوروپا لە دووەلی سەرمایەداریە کاتێک بودجەی تەشغیلی کەمە بێ کە قوتاعی خاص دەورێکی گەورە ئەبینێ لە کەمکردنەوەی قورسایەکانی سەر بودجەی تەشغیلی کەرتی گشتی. لە وڵاتی ئێمەدا کەرتی تایبەت هەروەک حزب حکوومەتی قوداوە کەرتی تایبەتیشی قوداوە. و بەرهێنمەوێ بتوانە بێت لە کوردستانە ئەگەر زەماناتی ئەمنی بۆ نەکەیت و یەکێک لەم پارتە فەرمانڕەوانی زەماناتی ئەمنی بۆ نەکە بتوانێت استثمارکە. هەر بازرگانێکم پیاوە مەسئولی بانکە هەر تەحەدای هەر بازرگانیەکەم بتوانێت بێت لە کوردستانە زەماناتی ئەمنی خۆی استثمار ڕەبتە بە ئەمنەوە لە ڕاستیە. لە سۆمال ئەمن نییە استثمار نییە، لە ئەفغانستان ئەمن نییە استثمار نییە، لە جنوبی عێراق ئەمن نییە استثمار نییە. لە وڵاتی ئێمە ئەمن هەیە بەس ئەمنی مواتن نییە. ئەمنی سیستمی حکومڕانیە، ئەمنی پارتی فارمانڕەوایە گینا لە دەرەوەی ئەوە
کەسێک نییە بتوانێت ئیسtismار کە هەر سەرمایهدارێک بێوێت لە کوردستانی ئێمە ئیسtismار کە بێ یەکێک لە دەسەڵاتداران بەشدار کات و پشکی باتێ سەبارەت بە داهاتی نەوت یەکەم لێرەوە کەرتی تایبەتیش داگیر کراوە یا کەرتی تایبەتیش قودراوە مادەم کەرتی تایبەت نەبێ ئیتر ناتوانێت هەلی کار بڕەخسێنێ بۆ هاوڵاتی هەتاوەکو هاوڵاتی بە تەمای تەعینبوون نەبێ هەلی کارکردن تەنها لە ڕێگەی دامودەزەکانی حکوومەت و کەرتی گشتیەوە هەیە بۆیە لە ساحەڤەی بودجا و ئەمەش یەکێکە لەو زوڵمانەی لە حکوومەت دەکرێت لە دامودەزەکانی حکوومەت دەکرێت لەو میلەتە دەکرێت ئێمە سەر کەرتی داهاتی تەبیعی باسی نەوت کرا نەوت بە پاساوی بەغا ناتوانێت ئەوە بکەم من طبيعي ئەمە وەرەقە عملەکەمە کە لە بودجەی 2012 تەقدیمم کردووە لە دوو شوێنە و ئەمەش راپۆرتی وەزارەتی داراییە کە خۆی حکوومەت تەقدیمی کردووە نەک من تەقریری وەزارەتی دارایی لەسەر بودجەی 2012 لە سەبارەت بە کەیسی نەوت طبيعي سەبارەت بە پارەی فرۆشتنی نەوت هەر بە نادیاری ماوەتەوە لەگەڵ ئەوەشدا وەزارەتی دارایی لە دوو شوێندا لەو راپۆرتەدا اعترافەکە بە پارەی نەوت یەک لە مادەی یەکی زنجیرە سێ لە فەصل یەکەم کە باسی داهات دەکات دەڵێت 120 ملیار دینار پترۆدۆلار عن المنتوج والمستهلك محليا واتە ئەم 120 ملیار دلار ئەوە نییە لە بەغاوە بۆمانێتەوە ئەوە لە سەرچاوی ترە ئاماژەی پێکراوە هەر لێرە ئاماژەی پێ کردووە وەزارەتی دارایی ئەمە باسی پترۆدۆلاری ئەو نەوتەیە کە محلیەن فرۆشراوە ئینتاج کراوە و فرۆشراوە واتە پترۆدۆلاری ئەم نەوتە لێرەکە فرۆشراوە ئەم 120 ملیار دلار ئەکاتە چەند ئەکاتە 120 ملیار دلار 120 میلیۆن دلار 120 میلیۆن دلار واتە 120 میلیۆن بەرمیل فرۆشراوە تەحویلی کە 120 میلیۆن بڵێ 110 میلیۆن بەرمیل ئەگەر چووکە هەر بەرمیلە دۆلارێکە لەسەرەوە تەخمین کراوە بیکە بە 100 دلار بزانە چەند میلیارد دلارە لە شوێنی دومیشە لە لاپەڕەسیانزە بڕگەی دار زنجیرە دوو راپۆرتی وەزارەتی دارایی خۆی لەسەر بەرهەمی نەوت ئەڵێ بۆیە پاساوەکەی زۆر بێجێ لە خۆ بەسەر باڵی جنۆکان ناڕوە کاکەمە بۆری نەوت و بە سێرا دەڕوە بەغا ئەزانێت تورکیا ئەزانێ ئێران ئەزانێ هەمووان ئەزانێ ئەڵێ لە بەرهەمی نەوت و غاز 5 تریلیۆن دینار دابین دەکرێت بۆ گازوایل بۆ محەتاتی کارەبای واتە حکوومەت خۆی دامی محەتەی دامی کارەبا ئاکات بۆچی بۆ ئینتاجی کارەبا کە باسی کردین خۆی 5 تریلیۆن کاکاتە 5 میلیارد دلار نزیکەی 5 میلیارد دلارەکە لە نەوتی بەرهەمی نەوت و غازی ناوخۆیی ئەدا بە وێزەکانی کارەبا بۆ گازوایل کەواتە حکوومەت لە دوو شوێنە اعترافی کردو کە پارەی ناوخۆی هەیە بەناوی بەغایشەوە لە ئێمە شارێتەوە کاگەمیر دێمە لای تۆ هەر بە گوێرەی شارەزایی و پسپۆرەکەت ئەبێ و پرسیارت لێ بکەم ئێمە بۆ 20 ساڵ زیاترە چێت کە لێرە خۆمان حکومڕانی خۆمانەکەین بەڵام دەبیستین کە ئابووری هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستان 90% پشت بە بودجەی عێراق بەستێت دەڕووی ئابووریەوە ئەمە تا چەند شتێکی گونجاوە تا چەند منطقیە ئایا ئاساییە دوای 20 ساڵ لە خۆبەڕێوەبردن و لەو داهاتانەی کە هاتە تۆ پشت بە بودجەی عێراق بەستیت و گەر عێراق لێت ببڕێتەوە تۆ هیچت پێ نەکرێت حەزەکەم ئاماژە بە شتێ بم بەپێی دەستوری عێراقی مادەی سەودا نۆ فەقەرەی حەسری تایە کە ئەمە حەسری بە حکوومەتی اتحادیەوە یەکی لەوانە موازنە و بودجەیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت نەرایەت هەیە بێ لە دانانی بودجە چوومەوە چوم خۆی 6 فقارەیە فقرە یەک دەخاڵیتە نۆخاڵیتە ئەو نۆخاڵە حەزرێ بە حکوومەتی اتحادیەوە لەبەر حکوومەتی هەرێمی کوردستان چەند داهاتی شێبێ هەچێکی شێبێ خۆی ناتێنە بودجەدانە چوم بەپێی حکومی فیدرالی کەمەتیان کۆمەڵەش دەیە تابعی حکوومەتی اتحادیەیەکی لەوانە سیاسی مالیە بودجاچێتە ناو سیاسی مالیەوە لەبەرەوە حکوومەت دیار ناتوانێت خۆی بودجەدانە بەهیچ بەدوی کاکە سەمیر و کاڵە باسی خەمڵاندنەوەمانە ئێمە حکوومەتی عێراقی تاکو خۆی بودجەدانە چوم ئەساسی بودجەدانان لە زیاتر لە داهاتی نەوتەکەیە داهاتی نەوتی لەسەر تەسعیری نەوتی عالەمیە ساڵی 2010 بە 76 دلار حساب کراوە ساڵی 2012 ساوزن بەشتا 5 دلاری کەن تا ئەو پارەی حکوومەت ئەو لژنەی کە لە بەغایە تحدیدی ئەو پارانە ئەکات و ئەو قەواری پارەیەکات ئێمە ناتوانین تەخمینە لەسەر بکەین تەخمینە لەسەر چەندەکەیت ئەگەر زۆر تجاوز کرد و یا زۆر کەمی کرد بوو معالجەکردنی جارێکی عادەیەکەیتەوە ئەمە ئەگەکاری چێروا ئەسان نییە لەبەرەوە لەبەر ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەو تەخمینە بکەین تاکوونی دیاری ئەو پارەی مەبوو نەکرێت زۆر هەرێم زۆر جارەڵێن شەریکە بەشین لە عێراق
بەشیان هەیە نوێنەرمان لەوێ هەیە پەرلەمانتارمان هەیە جێگری سەرۆک وەزیرانمانێ ئەکرێت تۆ داهاتی نەوتی لێ بشاریتەوە کاکە براجەم بە حەزەکەم شتێک پێ بڵم ئەوە مختصاصاتی سوڵتەی اتحادیە و دەستوری ئەمە پابەندی بە دەستورەوە مەسەلەکە خۆی بەگەرمە ڕەفزی دەستورەکەینەوە شتێکیکەیە بەڵام لە دەستورە تهدیدی کردووە سوڵتەی اتحادی نۆ خاڵی سەرەکی حەز لە پێوەی یەکێ لەوانە کە خاڵی هنا سێهەمە سێم رسم سياسات الماليه محصره بو نهائيا تونات داخلها بكي نونري تون اللي انا رئيس جمهوريه كهتا وزير خارجيه نائب رئيس او رئيس جمهوريه عراقيه رئيس جمهوريه هرمي كردستانيه او وزير خارجيه عراقي وزير هرمي كردستانيه ما باو مخالطه انا كشكي كرديشن قيناك رسب شي كاكا حكومتي المانيه اتحاديه يعني كاونتري هي لهمو ولاتي لهمو شوين شي المانيه اتحاديه حكومتي خويا عالمي خويا برلماني خويا برا مستشاري الماني خلشوانيه يشي خش لو المانيا او انا بالقرمه بس كاين من برون تربيجي من حزكم شي يا متين بوي كاكا من رقاتين بلى ما بس لا باس كردنا لداهاتي النوت او تريد كداهاتي النوت لا بوجي هريمي كردستان دا ونو ديارني واماجي بينا كريت و چەند پەرلەمانتارێکیش ئەڵێن ئەمە ئاساییە بۆ ئەوەی عێراق نەزانێت ئێمە داهاتمان چەندێکە لە نەوتە ئەمە ئاساییە یان ئاسایی نییە گەر وەڵامیەوە ئاساییە چۆن دەرناکوێت دەرەکەوێت لە حساب خۆ کاکە شتانی کاکرێت خۆی بخۆمە ڕزمە یعنی بۆرە بە کوردەکەم دوقانی قالە و قالە سابوون نییە بەتەکی دەوانێت خۆی ئەبێت تەجوین کرێت سجلاتی قویدی هەیە لە بانقە ئیدا کرێت ئەمان شتێک نیە تۆ بتوانانی بەبلەکەکە کەواتە ون نین ئەو داهاتانە ون نین بەڵام بەو شوێ ناشێتەوە دوایەوە تۆ لەگەڵ حکومەتی عراقی اتفاقێک هەیە عەدا ئەو نۆخاڵی کە باسم کرد لەسەر قەزەی نەوت و غاز و ئەمانە لە فقراتەکانی کە لە خاڵەکانی کە لە مادەی 112 و 113 و 114 ئاشارتی بۆیەوە حەزەکەم شتێکی کەشکەم لەسەر ئەوەی کەوا ئێمە بۆجێی تەشکیلەکەمان زۆر زۆرە کاکە ئێمە باسی یاریمی کوردستانەکەین باسی ئەوروپا ناکەین هەرێمی کوردستان عەدا موظفین ئێمە کۆمەڵی خەڵکیمان بەسەرە کە تۆ کە بێ موچێ بێتە عایلەی شەهید هەیە پێشمەرگەت هەیە ئەنفالی هەیە ئایا ئەمان ناچێت دەباویەوە ئێمە خۆ تەشغیلەکەی هەر کارمەندی و دەوڵەتی نییە کۆمەڵی خەڵکی کە دێت کە تۆ پارە بۆ تەرخان کردو لەبەرەوە بجێ تەشغیلی ئەمە کە زیایە ئەنفالەکانی لێ دەرەکەیت پێشمەرگەی دێرینەکانی لێ دەرەکەیت سیزنە سیاسیەکانی لێ دەرەکەی کە ئەوانی ئەم ڕۆژیان بۆ ئێمە دروست کردووە ئەوانە چونەتە سەر بودجێی تەشغیلی کە ئێمە تەزەخم لە بودجێی تەشغیلی هەر فەرمانبەران نییە کۆمەڵێکی لاوەکیشمانەیە کە پارە لەسەر وەرەگرێت بەڵێ زۆر سپاس بینەرانی ئازیز دواتر دێنە سەر مێزەکە بۆی گفتوگۆکەمان بەردەوام بێ ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانانە پرسیارەکانیان ئاڕاستە بکەن فەرموو ئارێز عوسمان خوێنکاری زانکۆ بەشی ئاووری بازار پرسیارەکەم ئاڕاستی کاک دلێرەکەم وەکو ئەزانین ئێستا تا ئێستا ئێمە 2000 داراییمان هەیە ئەم 2000 هەتا ئەوان بە دووکەتی بمێننەوە داهاتەکان داپەش بکەن لە بینی خۆیانە ئایا هیچ ڕۆڵێکە مێنێتەوە بۆ چاودێری دارایی یاخود ئەمە نابێتە هۆی گورزێک بۆ کەرتی تایبەت پرسیارێکی ترم بۆ کاک سەمیر ئایا پەرلەمان هیچ ڕۆڵێکیە لە چاودێریکردنی لە چاودێری دارایی سپاس فەرموو من کاوان کامیل پرسیارێکم لە کاک هاوار هەیە وەکو شارەزایەک لە بودجەدا حکوومەتی عێراق بڕیاری داوە کە بۆ ساڵی 2013 بودجەی عێراق بودجەی کوردستان کەم کاتەوە لە 13 کەم نەکراوەتەوە 122 پەرلەمان تار ئیمزایان کۆ کردوتەوە بۆ ئەوەی بودجەی هەرێمی کوردستان لە سا حەڤەوە بۆ سا 13 کەم بکرێتەوە بەڵام بڕیار نییە ئەگەر کەم بکرێتەوە پرسیارەکەم لەوێ ئەگەر کەم بکرێتەوە ئایام هەڵەی حکوومەتی عێراقیان هەڵەی ئەندام پەرلەمانەکانی ئێمە یاخو بەرپرسەکانی ئێمە لە حکوومەتی بەغا ئایا ئەو لە 14 کە کەمەکرێتەوە ئەو کلێنەیە کە هەموو ساڵە لە بودجەی هەرێمی کوردستاندا باز دەکرێت ئەو کلێنە زیاترە من حەزەکەم بزانەوە لە 14 کەم دەکرێتەوە ئەو لە 14 مەبەستی چی یعنی ئەو کلێنەیە کە لە بودجەی هەرێمی کوردستانە هەموو ساڵێ بەزیە ئەدرێت سپاس فەرموو کەیوان محەممەد بەشی ئابووری پرسیارەکەی من بۆ کاک دلێر ئەڵێ بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێم یعنی بەس پشت بەنەوت ئەبەسێ داهاتەکەی بەس بەنەوت بۆ هەوڵ نایرێ بودجەی وەبەرهێنان زیاد کرێت چونکە ئەتوانین لە وەبەرهێنانەوە بودجەیەکی ترمان هەبێت حکوومەت چی کردووە بۆ بژانەوەی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان پرسیارێکی تریشم ئایا چاودێری دارایی لە پەرلەمان تا چەند ئەکتیڤە زۆر سپاس فەرموو محەممەد سابر بەشی ئابووری
من دەمەوێت پرسیارێک لە کاک دلێر بکەم. پرسیارەکەم وێ هەموو ساڵێک لە کاتی ڕەوانەکردنی بوجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانە بۆ پەرلەمان بۆ ئەوەی کە پەسەند بکرێت و گفتوگۆی لەبارەوە بکرێت دەبینین و گوێمان لێ دەبێت لە ڕێگەی کەناڵە ڕاگەیاندەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتیەوە کۆمەڵک دەسەواژە بەکاردێنێ لەوانە بوجە زۆر بە ناشفافی بە ناڕوونی بە کەموکورتێکی زۆرەوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە بە زۆرینەی دەنگ تێپەڕێنرا لێرەدا پرسیارەکەم دەڵێم ئایا ئەم دەستەواژانە بەم هەموو کەموکورتیەوە کە ئۆپۆزیسیۆن دێڵێت بەکاردێن ئایا ڕاستە و ئایا بوجە ئەم هەموو کەموکورتیایە یان چاواشەکاریەوە ئەگەر ڕاستە بۆ هەوڵ نادەن چارەسەریکەن و ئەگەر هۆکارەکەیشی ئەگەر واژ نییە ئەگەر ڕاست نییە هۆکاری ئەم قسانە چیە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکەەوە کە ئەم قسانە بکەن. سپاس. فەرموو. سدی قادر خوێنکاری ئابووری پرسیارەکەم بۆ کاک سەلیم و کاک سەمیر بەڵێ کاک سەمیر سدی قادر کاک سەمیر و کاک دلێرە. ئێمە دەزانین ساڵانە بودجەی تەواو بۆ پرۆژەکان تەرخان نەکرێ بۆ جێبەجێکردنی بۆ وەزارەتەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان بەڵام ئەوی ماوەی هەڵاستە لەسەرکردنە لێرەدا ئەم پرۆژانە ئەم وەزارەتانە پرۆژەکانیان تەواو ناکەن بۆیە دووبارە و سێبارە بودجەیان بۆ تەرخان نەکرێتەوە. پرسیارەکە لێرەدا ئەمەیە ئایا هۆکارەکەی بێپلانی ئەم وەزارەتانەیە یاخود دواکەوتنی بودجەیە. زۆر سپاس. فەرموو. شەماڵ خوێنکاری ئابووری پرسیارەکەم کاک سەمیر چ ڕێژەیەکدا ئەنێت بۆ بودجەی ئیمساڵ بە پرسیارەکەشم بۆ کاک دلێر ئەوەیە کە هەموو کاتێ لە کاتی باسی بودجەدا گفتوگۆی لەسەر ئەکرێ ئەوترێ حکوومەتی هەرێم وێرانە یان ئابوووریەکەی تەپیوە ئێمە خۆزگە پرسیارێکراوە لە سەرۆکی ژاپۆن کە ئایا ئێوە پێتان خۆش بوو کە هێرۆشیما و ناکازاکیتان بەسەر هات وتی بەڵێ لەبەرەوەی ئێمە توانیمان خۆمان دروستکەینەوە ئەڵمانە کە تەپی پاش ئەوەی کە دروست بووە پاش 10 ساڵ دروست بوو ئەڵمانیا ئێمە پاش 20 ساڵێک نەمانتوانیوە ئەم حکوومەتی خۆمان بەڕێوە بەرین ئەم پرسیارە بۆچی ئەمە هەموو کاتێ ئەم قسەی دووبارە بێت و ئابوورێکمان وێران و تەپیوە. پرسیارێکیشم بۆ کاک هاوار حکوومەت تا چی ڕادەیەک گوێ لە ئابووری ناسان یان شارەزانی ئابووری دەگرێت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. فەرموو. ئاوڕێ کەریم خوێندکاری بەشی ئابووری زانکۆی سلێمانی دوو پرسیارم لە بەڕێز کاک دلێر هەیە یەکێکیانەوە و باسی ئەو سلفەی زەواج و سلفەی کشت و کاڵ سناعیانە کرا کە دابەش دەکرێت و ئاماژەش بۆ کرا کە ساڵانە بڕێک لەو پارە گەڕێتەوە ئایا لە هیچ بودجەی ساڵی داهاتووە بڵێن هەر ساڵ لەو ساڵەکانی داهاتوو ئاماژە بۆ بڕێکراوە کە گەڕێتەوە خراوەتەوە سەر ئەو بودجەیە. پرسیارێکی ترم ئەوەیە ئایا لە دابەشکردنی بودجەیە ئەو بڕێکە دانراوە بۆ تەشغیلی بڕێکی زۆر نییە و ئەو برش کە دانراوە بۆ ئیسtismار بەدە سایبستونەوەگە هەر چۆنە بێت تا ڕادێ ئەگە بڵێن باشە بەس بۆ هەمووی بەتەواوی خەرج ناکرێت خۆی لە سایبستونەوەگە کەمە ئەگە بێت و ئەو لە سایبستونەش لە سای 5 خەرجکرێت ئایا وڵات بۆ پێشەکەوێت بێشاگات. سپاس بۆ تۆش. گیان. فەرموو. ڕەنجە محەممەد خوێنکاری بەشی ئابووری پرسیارێکم بۆ کاک دلێر ئایا بودجە بۆتە هۆی خۆشگوزەرانی هاوڵاتیان و ئامانجەکەی خۆی پێکاوە پرسیارێکی سەرچاوەکانی بودجە لەم هەرێمایە چیە بێژگە لە نەوت کاتێک لە بودجەی وڵاتێکی ئەمریکا کە بەشێکی گەورەی لە داهاتی باجی کەسەکی وەرەگیر لە ساڵ 48 بەشێکی گەورەیە ئایا بودجانە لە هەرێمە هەیە نە نیشە بۆ یەک تێبینیشم سە قسەکانی کاگەمیر ئەڵێگە بخەلێ لە بودجایە بە خەتای پەرلەمانتارە پەرلەمانتار بڵێت چی کە 2 ساعت جووی لە ژیرۆ بە قسەی ناکرێت. سپاس بۆ تۆش. هێمن عومەر یەک لەحزە ئێستا پێتەڵە. فەرموو. هێمن عومەر قۆناغی چوارەم بەشی ئابووری زانکۆی سلێمانی پرسیارێک بۆ کاک سەمیر ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن لە زیاتر ڕەخنا ئایا پرۆژەیەکتان پێشکەش کردووە ینی پرۆژەیەک علمی بێ و ستاندەری عالمی بێ بۆ ئەوەی چۆنیتی دابشکردنی بودجە بەسەر هاوڵاتیانی هەرێمەدا و ئایا چی بکرێت هەوڵی ئەوە بدرێت هاوڵاتیانی ئەم هەرێمە لە بەرهەمهێن لە بەکاربەرەوە بگۆڕدرێن بۆ بەرهەمهێن. پرسیارێک بۆ کاگەمبیر ئایا ئەم بودجەیە ضرور نییە کە ئەو کەسانی کە هەڵەسن بە داڕشتی ئەم بودجەیە کەسانی شارەزابن لە بواری ئابووریە نەوەکو کەسانێکی تر بێت کە شارەزای نەبێت لەو بوارەیە. پرسیاریشم بۆ کاک دلێر
ضرور نییە حکوومەتتی هەرێم هەڵسێ بە جۆرا و جۆرکردنی سەرچاوەکانی بوجە ئایا هەر ئەبێت بوجە لە ناوەندەوە بگاتە دەستی هەرێم بۆ ئەو داهاتانە لە ژێردەستی حکوومەتتی ناوەندا بێ حکوومەتتی ناوەندیش وەکو کارتی فشاری سیاسی بیکاتە سەر هەرێمی کوردستان و لە کاتێکدا کە ناجێگیری ڕوویدا لە سیاسیە و ئەو بجێ ببڕێ ئایا حکوومەتتی هەرێم بەرگەی چەندێک بڕانی بۆجێگرێت بەرگەی چەند ساڵ ئەگرێت چەند مانگ ئەگرێت هەوڵی ئەوە بدرێت ڕاستەوخۆ ئەو بجێ بچێتە سنووقی هەرێمەوە بە تایبەتی ئێمە کە باسی بجێکرێت سێکتەری سەرەکی لە بوجا بریتە لە داهاتی نەوت ئایا پێویستە ئەو داهاتە ڕاستەوخۆ بکرێت بێتە ژێردەستی حکوومەت هەرێمی کوردستان نەک بچێتە ژێردەسەڵاتی ناوەندەوە زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز ئێستاش وەڵامی ئەو پرسیارانە وەرەگرینەوە سپاس بۆ عزیزانش کە پرسیارەکانیان ئاڕاستە کرد کاکەمیر دێمە لای تۆ بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارەیان ئەو پرسیارانە بیتەوە کە ڕاستە کراوە دوو ڕاستەوە ئیشان لەسەرەوەی کە پەرلەمانەکەمان کارانیە پەرلەمانی کارا خۆ ئێمە ئەڵێن بە ئۆپۆزیسیۆن و بە ئۆپۆزیسیۆن و بە نوێنەرانی حیزبەکانی کەباڵا یعنی لە حکومڕانی ڕەشان ئەو پەرلەمان ئەگەر تەوافق لە بینی خۆیانە تێگەشتنی لە بینی خۆیانە بێ مناقەشەیەکی بکەن دوور لە حیسی سیاسی و گۆشەگیری حیزبایەتی ئەوانە بەڵکو بە شوەیەکی کە لە خزمەتی گەل و نیشتیمانەکە و هاوڵاتی کووردا بێ بە تەجی نەگەن نەتائیج لەبەرەوە کەڵم پەرلەمانەکە کارانێت تا ئێستا بەداخەوە پەرلەمانەکە فراکسیۆنەکان ئیشتا لەسەر میلە دەڵبژاردوون بەڵام زۆربەیان بە عام ئەڵێم لەسەر لایەنە حیزبایەتەکان کارەکەن و بەشەوەی لە ڕاگەی حیزبایەتەوە بەڵام کاگە زیاتر لەم مەسلەیە باسی یەکێتی و پارتی دێتە ئاراوە چونکە یەکێتی و پارتی لە پەرلەمان زۆرینەن و ئەوانن هەر بڕیارێک بێتوانن بە زۆرینەوە ئۆپۆزیسیۆن ڕەیەکیشی هەبێت ڕەنگە من بە زۆرینەوە کەسەرۆکی فراکسیۆنی لای بێ کە دەستی بەس کردەوە فراکسیۆنەکە لەگەڵایەتی معارەدەنەی لە فراکسیۆنە ئەوە مەقسەم هەموو فراکسیۆنەکانە بەتەنیا معارەدە ناڵێم بە حیزبی وڵادەتیشەوە پارتی بێچێتیشەوە کە فراکسیۆنەکەی سەرۆکیکەی دەستی بەس کردن مەبەستی منەوەیە بەرپرسیارەتی ئەوان زیاترە بەرپرسیاتیان بەڵام مەقسەم ئەو مناقەشانەی کاکرێکە بە حساسیەتی حیزبایەتی وەرنەگیرە ئەگەر ئۆپۆزیسیۆن فراکسیۆنی گۆڕان بێ یاخو یەکگرتوو بێ یاخو بزوتنی ئیسلامی بێ هیچ کەسێکە بێ شتێکی باش بکە بەڵام بە حساسیەتی حیزب جەماعەتی حیزبی باڵادەست پارتیوێکی وەری نەگرێت بە تاکید دەبێ پێشنیازە بڕوات ئەبێ لە پەرلەمانەوە کار بکرێت گەملاڵ کارانێ و ناحێوەڵم کارانیە بۆ ئەوەی کەوا بودجەی خەڵکانی شارەزا بێ برای بەڕێز بودجە خۆی کە سودوکەس داینانێ بودجە بەرنامەیەکی درێژخایانە لە بچووکترین دایرەکان و دەستگاکانی حکوومەت هەرێم و دەست پێ ئەکات ئەڕوات بۆ مدیریەتی عامەکان ئەچێ بۆ وەزارەتەکان ینی ئەوە پاگژەکرێ چاک ئەکرێ سێکتەرەکانی بۆ جیاکردەوە دوای ئەچێتە ئەنجومەنی وزرانی لێژانی کە سێرێکە ئەوەنی بەڵێ لژنەی تایبەتیەکەوە بودجە هەرێمی کوردستانی بۆ دانێ بەڵکو ئەمە بە سلسلە مەراجعی زۆرە ئەڕوات ئەوەنێ بڵێن کەسی ئەنج ئەو سلسلەیەش ئەوە خەڵکانی فەنیتیە مهندسیشتیە ئابووناسیایە ژمێریە کاریانی تایە لەبەر ئەوە ئەو بودجێ ئەوەنێ لژنێکی تایبەتدانێ بەڵکو بە سلسلەیەکەوە لە بچووکترین دەستگای حکوومەتی هەرێم و تاگاتە وەزارت بەمانە هەمووی تێپەڕە بێ ئەنج ئەچێتە ئەنجومەنی وەزیران و ئەنج ئەچێتە مەجلیس شوراوێتە پەرلەمانەوە بازەکرێت لەبەرەوە زۆر کەس لەوە بەشدار بوون ئەوەنێ چەند کەسێکی نەشارەزا بن زۆر سپاس بۆ تۆش بینەرانی ئازیز ناوبڕێک وەرئەگرین و بەرنامەکەمان بەردەوام دەبێت.